هنا تشياكي ورم تصوير زور باش اگر زور باش روش مبلغ ده اگر زور باش كابولا حاضرين 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 والله ساوات نفوار ويزلوا دەست پێکات ئێمە سوورەکەمانە باش زۆر باشە باش باش
الو جان بلا يا والله ساعد انا معك شو يا كاكا؟ هنا داما رسمه ديك ماما انا ديك ماما اشتو لا اسم لك اجازه كم بقول لك Peşkaş Kolengi her diyorlar Ey havali peşmerga Slavi gönlü Dali turhome demet peşkaş Kolengi her diyorlar Ey havali peşmerga لدوري دستو تفند بقرين كروجي خبر لآستي هلمتي تيجي شناقري بيان لدوري دستو تفند بقرين كروجي خبر لآستي هلمتي تيجي شناقري بيان توی لشمیتار مومی هم گیرساو لنردلی شازنده وکو گلک راساو اوست توی لشمیتار مومی هم گیرساو لنردلی شازنده وکو گلک راساو سلالی قلبی دلی ترهمه دیمت کشکاش دلنگی هر دیوار ای هماری دشمنه سلالی قلبی دلی ترهمه دیمت کشکاش دلنگی هر دیوار ای هماری دشمنه لدوری دستو تفنگ گرم كروجي خبر لأستي همتي تيجي شناقري برجع لدوري دستو تفنجد قريب كروجي خبر لأستي همتي تيجي شناقري برجع
سوالم چونە باش هەفتاڵە ئێسێنچیە بەڵێ ئێسێنچیە ئێسێنچیە بەڵێ با بچمە لای یەکسەر دوا دەست بێ تزابوو سەبارەت بە چالاشێتی بەردەوام گەلی چۆسانوێت ئەنفالکردن واتە ئەمانە بۆ بەدەستی شەمە ژمارەی زۆری لێشەی ئەنفال چمیا بارا بێت بەبوونی ئەم چالاکیانە لەم یادەدا بۆ ڕۆژی شانزەی سێیا لەم چالاکیە لە شاری سلێمانی جگەلەوەی کە لە شار و شارۆچەکانی دیکە بە هەمان شێوە ئەم یادە بەرز ڕادەگیرێت لێرەوە ئەم پەیامانە دەگەێنرێتە هەموو وڵاتانی جیهان گەلی کورد بەرامبەر لاوە پێیسە بە هەموو لایەنە هەموو توێژەکانەوەی ئێستا ئەوانی کە لە ئێستادا پێ دەگەن پێبگەن لەوەی کە گەلی کورد لە ڕابردوودا چۆن هەشکەنجراوەتە ئەو ئازادی و ئارامی و ئاسایشێکی لە ئێستادا لە هەرێمی کوردستان هاتۆتەژی بە هەمی خوێنی و شەهیدانەیە بە هەمی ئەو قارەمانانەیە کە لە بناو ئەم
کوردستانەدا گیانی خۆیان پیدا کردووە بۆیە پێکەندەوەی تەگەلی چۆن خۆشەویستانم دیارە لە کاتژمێر 11 و 20 دقەکە ئەو کارەساتە ڕوویەوە ئێمە نمایشەکەین ئەگەر تۆز ئەو بازنەی بینینە گەورەتر بکەن بۆی هەمووی سوودمەند بنگەی سواسانەکەم ڕەنگە گەر ئەو بازنەیە گەورەتر بێ بچنە ئەو بەریجالەکە لێ و جوانترەمان بینن هەر کوردیش بێت هێڵەکەمی داهۆڵ لە دوور خۆشە ئەگەر بچنە دواتر و باشتر نمایشەکە ئابینن کاتان یەکەم خۆشەویستانم یەک تۆزۆ بازنەی گەورە بکەن ئێمە مانەیە خەڵکێکی گەشتیاری زۆر لێرێ ئەوانە ببینن ئەوان ببینن کە چی ڕوویەوە ئێمە نمایش و مارشمان هەیە چەند هونەرمەندێک لێرە هەمووی لێرەن هونەرمەندە خۆشەویستەکان بە شعر و بە لاوانە و بە چەندین شت ئامادەن ئێستام ڕۆ بەشداری بکەن هونەرمەندی خۆشەویست زای جەلال پێش 20 ساڵە بۆ پێشە سەرشانەوە بۆ نمایشێکی پێشکردووە ئەمڕۆژ لەگەڵمانەیە کایزای جانەگەرەوەی هەڵەبجێ ڕژیماکە پێشکەشی خۆشەویستان پێ هەست پەیامێک شتێ بگەێنی بەس کاتان یەکەم جارێکتر تۆزەگە و بازنەیە گەورە بکەن ئەو هاوڵاتیانی بۆ لای ماکرد کاتان یەکەم ئەگەر یەکی چوار پێنج هەزاران سڵاو لە گیانی پاکی سەرجەم شەهیدانی کورد و کوردستان بە تایبەت شەهیدانی هەڵەبجێ شەهید ئەگە بەداخوازی من و هاوڕەکانم بێت داواکەین با کوردێک گرتووی بێ با جارێکی تر تووشی کارەساتی ئاوە نبینەوە چونکە بە یەکگرتن هەموو شتێکمان پێگرێ بە پەرتەوازەی هیچ شتێکمان پێ ناکرێت زۆر بەداخەوە هیوادارم با کورد و هەموو حیزبەکان یەکگرتوو بن لە پێناوی سەرخستنی پرۆسەی ئازادی بۆ کورد و کوردستان بۆ هەر چوار پەرچەکەی کوردستان هەزاران سڵاو لە گیانی پاکی شەهیدانی هەڵەبجێ شەهید دنیا خەماژیان ژانە بۆ شارەکەی بەهاری سوور هیرۆشیمای کوردستانە هەڵابجەی دایکی شار زوور کارەساتێکی وەها بوو دنیا لەو دەما هەژا بوو کارەساتێکی وەها بوو دنیا لەو دەما هەژا بوو هەڵابجە هێرۆشیمایە دەریای فرمێسکی دنیایە هەڵابجە هێرۆشیمایە دەریای فرمێسکی دنیایە کورپا بە بێشکەولانکەوە منداڵ بە سنگی دایکەوە کورپا بە بێشکەولانکەوە منداڵ بە سنگی دایکەوە بۆ یادی نەورۆزی ئەمساڵ سووتان بوون بە کۆی زوو خاڵ بۆ یادی نەورۆزی ئەمساڵ سووتان بوون بە کۆی زوو خاڵ هەڵابجە هێرۆشیمایە دەریای فرمێسکی دنیایە هەڵابجە هێرۆشیمایە دەریای فرمێسکی دنیایە
شەرتا هەموو بەردووداری هەڵا بجێیتینی ڕزگاری شەرتا هەموو بەردووداری هەڵا بجێیتینی ڕزگاری کەینە خەنجەری تۆڵەی بەرپشتێنی کوردەواری کەینە خەنجەری تۆڵەی بەرپشتێنی کوردەواری شەرتا هەموو بەردووداری هەڵا بجێیتینی ڕزگاری شەرتا هەموو بەردووداری هەڵا بجێیتینی ڕزگاری کەینە خەنجەری تۆڵەی بەرپشتێنی کوردەواری کەینە خەنجەری تۆڵەی بەرپشتێنی کوردەواری هەڵەبجە هەڵەبجە هیرۆشیمایە هەڵەبجە هەڵەبجە هیرۆشیمایە. سپاس بۆ هونەرمەندی بە هەڵوێست و خۆشەویست زاید جەلال. خۆشەویستان یەکشتان بەبیرێنمەوە تکاتان لێکەم کەسێکی خۆشەویستە بینم لێرەوە مامەسا ئاسۆ قەشانی یەک نیارێزمە بۆی لەگەڵ دکتۆر شوێکۆ چاوێن ماچەکەم ئەم نوع خەباتە خەباتی مەدەنی پێوترێ هاوکات لە ساڵی 92 لەگەڵ هاوڕێم کاگاسۆ لە هەڵمەتی پشتگیری مانگرتوەکان ئەم هونەرمەندە میلیانە بە هەمان شێوە بۆ پشتیوانی مانگرتوەکان ئەم خەباتیان دەست پێ کرد بە هەمان ئەم شێوەی کە ئەمان بینن بە یەکگرتووی هەمومان یەکگرتوو بین باشە وەکو کاکزایر ئاماژەی پێ کاتان یەکەم یەکشتی تر هەیە لە کاتی وەستانی بێدەنگی بۆ قوربانیانی هەڵەبجە کە کاتژمێر 11-20 دقا حکوومەتی هەرێم بە فەرمی ڕێگەیانوە هەمومان وا جوانە لەو کاتیان نە وەڵامی مۆبایل بینەوە نە جوڵەمان هەبێت ئەکرێت سیارەکانیش بوەستن تکایە چونکە ئەوان 5,000 پەپولە بۆ هەتا بێ جوڵەمانەوە ئەکرێت ئێمەش بۆ ماوەی چەند خولێکێکی کەم بێدەنگی بنوێنین ڕێز و قوربانیانە بگرین. مامۆستا نەجم محەممەدی سرودبێژ و خاوەن هەڵوێست و هەڵەبجەی خۆشەویست ئەویش سرودێکی پێ بە پلەیباک پێشکەشمانەکە کە بە تایبەت بۆ ئەمڕۆ و هەر لەم ڕۆژانەیە تۆماری کردووە بۆ یادی کارەساتی هەڵەبجە فەرموو بە پێشکەشمان بکات.
باشمانەبێ ئاوارایی برسێتی باشمانەبێ باشمانەبێ شارەکان 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 شاری خەبات و ڕاپەڕی گەورە تاوانی سەدەی بیستەمی شارەکەم شاری خەبات و ڕاپەڕی شاری ئازادی و جوانی و ئەوی بوویتە تاقی گەبۆ چاکی کوشندە بەڵام هەرزی دووی دوو سەری بڵندە تاقیگە بۆ چاکی کوشندە بەڵام هەرزی دووی دوو سەری بڵندە شارەکان شارەکان شارەکان. زۆر سپاس بۆ مامۆستا نەجم، سپاس بۆ هەڵوێستی جوانی ئەو مامۆستایە و ژیانی تەرخان کردووە بۆ سرود بێژی بۆ لە پێناوی کوردستانە لە پێناوی بۆ نانیشتیمانی و نەتەوایەتەکانە. خۆشەویستان جایەکتر کاتان لێکەم ئەو بازنەیە کە تۆزە گەورەتر بێ پاش کەمێکتر کارەساتێک ڕووە لە مێژووی منەتەوەیە من نایەکم هەڵا کردەوەی لێبوردنەکەم هەر خاوەنی بیرۆکەی ئەم وەستانە کە ئەوەستین یەکەم ساڵ یەکسە دوای ڕاپەڕین مامەسا زاناقەشانی بوونتم مامەسا هەسۆ کاگاسۆی برایت کاک زاناقەشانی خۆشەویست خاوەنی بیرۆکەی ئەمە و خاوەنی بیرۆکەی پشتیوانی هونەرمەندانی میلی بوو بۆ مانگرتوەکان کە یەکەم خەباتی مەدەنی بوو لە کوردستانە. دیارە هەڵمەتەکەی کێمە چوینە لایەن بە کامەرەی مامەسا زاناقەشانی وێنەگیراوە بۆ مێژوو تا ئێستا ماڵمانە. خۆشەویستانم تکاتان لێکەم پاش کەمێکی تر ئێمە لە ڕێگەی 33 دەڕبەوە کارەساتێکتان پێڕاگەین کە ڕوویاوە لەو کاتەیە تکاتان لێکەین کە هەموو جوڵەیەک بوەستێنین هەموو جوڵەیەک بۆ کاتە داوای هاوکاری لە برایانی پۆلیس یاتچۆ و برایانی خۆشەویست و خۆتان ئەەکەم کە ئەگەر حرەکەی سیارەشتی ڕابژێنێت کاتی ڕوودانی کارەساتە گەورەکە کە هەموو مێژووی وڵاتە زیرێزەکان تێیە شەرمەزارە بن هەموو ئەوانی کە بێدەنگ ملاستیە و کارەساتەیە. هیوادارم داخوازیەکانی خەڵکی هەڵەبجە لەبەر خاتی خوێنی شەهیدان
جێبەجێ بکرێت هیوادارم هەڵەبجە زیاتر ئاوادانی بەخۆی ببێنێ هیوادارم دڵی خەڵکی شاری هەڵەبجە خۆش کرێت بۆ مزگینانی کە پێیان ئەوترێت نەک جێبەجێ نەکرێت بۆیان جێبەجێ بکەن تکاکەین ای شهیدان ای شهیدان ای شهیدان ای شهیدان نامرنا و نشانتان نامرنا و نشانتان ای شهیدان ای شهیدان ای شهیدان ای شهیدان نامرنا و نشانتان مۆبایلەکانی لێ نیە سروان دخيل سروان دخيل أقرب باري شبول بقل
رشمالانی جاب هۆبەی دەشت و دەر کەوای پولەکەی گریان کردە بەرداش یاسی ئاشوبی گردون بەناخی کووردا کەوتە هات چۆنێ زریکەی ساوای مەلۆتکە کراو دێ لە نێو ماڵ و حاڵی بەجەماو ئاگر لە دەوری لانک بەرمووە ئاسمان هەناوی بناو دەرووە مناڵ شتێنی باوکی تون دەگرێ باوک بڕێەوە ئەکەوێ ئەمرێ لەولاوە خوشک دەیەوێ ڕاکە خۆی بە قوربانی باوکو براکە ئەو پێڕاناگە یەخەی خۆی بدرێ چۆلەکەی گەلی بۆ ئاسمان نەفرێ چی بکەین بەڵێ هەڵقراوە من کێشەی بڵێ لە جەوا لای بە باوکە بڵاڵ و زۆر پێ Lăsa sau de... Lăsa sau فتاوري خيري ويلي قلبكم فتاوري خيري ويلي قلبكم بدودك ديني أمضل أو أمضل أم في زمارة لكولي أو تسدد ددلني ويروه خۆشەویستانم هێدی نزیکە بینەوە لە ڕوودانی و کارەساتە ڕاگەیەنەکان زۆر داوا ئەکەن کە تۆزێک هاوکاریان بن تۆزەگە و بازنەیە گەورەتر کرێ بۆ بکەن تەختی ئاینامێکی خۆیان بکەن ئێمە ئەو کارەساتە شەرمەزارەکەین وەکو هونەرمەندانی میلی ئەوەی کە ڕوویاوە و ڕەنگە کارەساتی لەوە خراپترمان بەسەرا بێت ئەگەر کورد یەکگرتوونە بێ وەکو ئاوڕەکانم زای جەلال و برادران ئاماژەیان پێیە وە کورد نامرێ بۆ ئاگاداریتان ئێمە هەر بەم یعنی یەکسەر هەستانەوە هەیە دوای کارەساتی
کیمیا بارانی هەڵەبجادووە ئەوەی کە ڕوویەوە ڕاستەوخۆ نەورۆزیە نەورۆزی ژیانەوەی کوردستان ئەمە 2 ساڵە ئەوە چارەچەکان بەهۆی جینۆسایدێکی مرۆڤایەتیەوە کە ناوی کۆرۆنایە کۆرۆنای نەفرەتی هەموو شتێک ڕاگیراوە هیوادارم خۆتان پارێزن وەکو کورد لەو بەڵایە بەڵام کۆمەڵی هونەری میلی نەوەستاون خۆبەخشانە هاوکات 23 لە بناری گۆیژەویادا یادی نەورۆزیش کە جەژنی کوردانە پیرۆزەکان لە بناری گۆیژە و تەنیشتی کایتانە بە هاوکاری 14 ڕێکخراوی کلتوری والله وين وكم تزمنوا غلط يعني كنت والله والله سپاس انا كنا والله هاوكاري كي بشر والله خۆشەویستان هاوکاری برایانی پۆلیسیشکەن ئەوان زیاتر ئەیانەیە ئەو گۆڕەپانە گەورەتر بێت بۆی کە بتوانن مایشەکە ببینن خۆشەویستان ڕاگەیانەکانی ژۆکەوان یەکی دوو هەناوروشتنی خامچنە دووە کەسی تر نایەتە بەردەمیان مادەم برایانی پۆلیس مادوونە ناسانە هاتوون یارمەتیمان بان تکاتان لێکن یەکی دووسیان ناوچنە دووەوە یەکی لە شوێنی خۆی سێ چۆڕە ناوچێتە دووەوە تکاتان لێکەم خۆشەویستان كردنا أي مردنا قالت لنا ودكيناه وبركدي خاكي وطن ويكتي بديناه كردناه 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 أجداد من شري زمان قرب المطار بديجيان قرب المطار بديجيان أجداد من شري زمان قرب المطار بديجيان قرب المطار بديجيان سافرت عالم نسر ناري أبي أرسل كيف وبرزتي قد نارت ما يكتي بتنهم كردين همو كردين همو مردين همو أي كردنا أي مردنا بعد السنة ودسكين همو وبرجتي خاكي وتنبوي جتي بسين همو كردين همو كردين همو مردين همو كردين همو أي لا تغين راشران يكيتي آوي كردستان يكيتي آوي كردستان أي لا تغين راشران يكيتي آوي نشتمان يكيتي آوي كردستان تاتوانا بيتو بيت بربو عامو ما نكات بربو تيبرا بسين نسر يكيتي بسين همو كردين همو مردين همو كردين همو أي كردنا أي مردنا بعد السنة دسكين همو وبردتي خاكي وطن بويكتي بچين همو كردين همو كردين همو مردين همو مردين همو قلبي ضليت همي مسكشكاش ضلي هردي ضلاتي عظامي تشمرقا صلالي قلبي ضليت همي مسكشكاش ضلي هردي ضلاتي عظامي تشمرقا لدولي دستو تفنقد عليه كروشي خبر لاسي هومتي تيجي شناقي بريا لدوري دستو تفنقد قريب كروشي خبر لاسي هومتي تيجي شناقي بريا
هەوەستە تۆی لە شەوی تار ڕۆمی هەڵگیرساو لە نێودڵی شۆزەنگار وەکو دڵێک ڕاساو هەوەستە تۆی لە شەوی تار ڕۆمی هەڵگیرساو لە نێودڵی شۆزەنگار وەکو دڵێک ڕاساو سڵاوی گەرمی دڵی پڕهومێدی مەت پێشکەش ڕەنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهومێدی مەت پێشکەش ڕەنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە لە گەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لاسی هەمەتی تیژێت شناگرێ بەگە لە گەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لاسی هەمەتی تیژێت شناگرێ بەگە شەکەندووە لە دەستی خارە کەڕەن شەکەندووە مان بورن خۆشەویستان دیارە ئێمە هەموو ساڵێک لە 11 دقەیە دیو کارە ساتەمان کردێتەوە بەڵام پێمان ڕاگەیەننا کە ئەم ساڵ مەرکەزیەن لە هەموو شوێنەکان 11:35 دقەیە ئەو نەمە نەماوە کە هەموو جوڵەیە گەوەستێنی جارێکتر دووپاتێکەمەوە هیوادارم هەمووتان هەمومان بەیەکەوە نمایشێکی جوان بکەین کە ڕێز لە قوربانانی هەڵەبجە بگرین بەوەی کە بە بێدەنگی بۆ چەند ساتێکی کەم دوایەوەی کە گوێتان لە 33 زەربا ئەبێت یادی 33 ساڵ بەسەر تێپەڕبوونی گەورەترین کارەساتی دژی مرۆڤایەتی جینۆسایدی میلەتێک بە بەرچاوی دنیاوە ئەکەینەوە هیوادارم بە شێوەیەکی جوان ئەو پەیامە بگەێنین هەمومان بەیەکەوە سەرجان
پێنج دەقەمانماوە یادەکەکەینەوە دیارە 33 زەربەلین وەکو ئاماژەیەک بۆ یادی 33 ساڵی ئەو کارەساتە کە مرۆڤایەتی توش شەرمەزاری کردووە هاوکات ئەگەر برادرانی کۆنتڕۆڵ بدەن سرودی ئێڕەقمان بۆ ئامادە بکەن دنیا خەمە دنیا خەمە ژیان ژانە بۆ شارەکەی بەهاری سوور هیرۆشیمای کوردستانە هەڵەبجەی شەهیدی شارە زوور کۆرپە بە بێشکە و لانکەوە کۆرپە بە بێشکە و لانکەوە منداڵ بە سنگی دایکەوە بۆ یادی نەورۆزی ئەم ساڵ سوتان و بوون بە کۆیز و خاڵ شەرتە هەموو بەردووداری هەڵەبجەی تینی ڕزگاری بکەینە خەنجەری تۆڵەی بەرپشتێنی کوردەواری بەرپشتێنی کوردەواری دنیا خەمە ژیان ژانە بۆ شارەکەی بەهاری سوور هیرۆشیمای کوردستانە هەڵەبجەی شەهیدی شارە زوور کارە ساتێکی وەها بوو دنیا لەو دەما هەژا بوو کارە ساتێکی وەها بوو دنیا لەو دەما هەژا بوو هەڵەبجە هیرۆشیمایە دەریای فرمێسکی دنیایە هەڵەبجە هیرۆشیمایە دەریای فرمێسکی دنیایە کۆرپا بە بێشکە و لانکەوە منداڵ بە سنگی دایکەوە کۆرپا بە بێشکە و لانکەوە منداڵ بە سنگی دایکەوە بۆ یادی نەورۆزی ئەم ساڵ سوتان و بوون بە کۆیز و خاڵ بۆ یادی نەورۆزی ئەم ساڵ سوتان و بوون بە کۆیز و خاڵ هەڵەبجە هیرۆشیمایە دەریای فرمێسکی دنیایە هەڵەبجە هیرۆشیمایە دەریای فرمێسکی دنیایە شەرتە هەموو بەردووداری هەڵەبجەی تینی ڕزگاری شەرتە هەموو بەردووداری هەڵەبجەی تینی ڕزگاری کەینە خەنجەری تۆڵەی بەرپشتێنی کوردەواری بکەینە خەنجەری تۆڵەی بەرپشتێنی کوردەواری شەرتە هەموو بەردووداری هەڵەبجەی تینی ڕزگاری شەرتە هەموو بەردووداری هەڵەبجەی تینی ڕزگاری کەینە خەنجەری تۆڵەی بەرپشتێنی کوردەواری کەینە خەنجەری تۆڵەی بەرپشتێنی کوردەواری هەڵەبجە هەڵەبجە هیرۆشیمایە هەڵەبجە هەڵەبجە هیرۆشیمایە تکایە هەمومان دوای بیستنی 33 زەربە بە بێدەنگی هەموو جوڵەیەکە وەستێنین دوا بە دوای هەمومان بەیەکەوەی ڕقی بەڵێ لەم کاتەیە لەم ساتەیە مرۆڤایەتی توش شەرمەزارێکی گەورە بوو کارەساتی هەڵەبجە ڕوویە لەم کات و ساتەیە 33 ساڵەمەوە پێش ڕژێمێکی خوێنمژی داگیرکەر بە بەرچاوی هەموو دنیاوە مرۆڤایەتی لەناو برد
أي رقيب هر ما وقومي كل زبان نايشين دانني توبي زمان نايشين دانني توبي زمان كسنا لكل مردوع كسنا لكل مردوع كور زندوع زندوع قد نانوي آلا كمان زندوع قد نانوي آلا كمان أي رقيب هر ما وقومي كل زبان نايشين دانني توبي زمان نايشين دانني توبي زمان كسنا لكل مردوع كسنا لكل مردوع كور زندوع زندوع قد نانوي آلا كمان زندوع قد نانوي آلا كمان دين من آين من هر نشتی من دین من آین من هر کردستان کسنا لکل مردوا کسنا لکل مردوا کور زندوا زندوا قنانوی آها کمان زندوا قنانوی آها کمان ای رقیب هد ما وقومی کرزبان نشین دانری توفی زمان نعيشين دانكي توفي زمان كسنا لكل مردوع كسنا لكل مردوع كور زندوع زندوع قد نانوي آلا كمان زندوع قد نانوي آلا كمان بژی کوردستان دوژمن خەیاڵی خاوەنەوەی زێنی ڕاستە خۆ دوای کارەسات یەڵە بجە نەورۆزیەکە کورد زینەوە بێتەوە تایە بژی هەمووتان درود بۆ جانی پاکی هەموو شەهیدانی کورد و کوردستان سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەک سپاس بۆ بەشداری هەموو هونەرمەندانی خۆشەویست کە ئەمڕۆ هەموویان لێرەن زۆربەی هونەرمەندان کە خۆبەخشمان دوونەسا لێرە بن مزگەوتەکان کەنیسەکان ماڵی خوا هەموو ئەمڕۆ ئەو یادە شەربەزارەکەن هەر هەمویان لای خۆیان ڕوودانی و کارەساتیان بەگوێی هەموو دنیاە سواز و ئامادەبوودان